دیگل بارس سفین دزی او برپرسی فرمانگاه پیوندین در و یا حکومت هرما کردستان یا تماشاوانه جاب امید گلوی بشوپینین و حالبت بارا پتر یابان سردانان اب خوشی تدا بجدار بویه بله او نکل هولی رد گلمه کاک سفین دماتا باش به و ججنات جیک پیروز به ایدی ججن دوام روزا ججنه ایدی مبکورتی بحث کارو چالاکین فرمانگاه پیوندین در وکیل دبه لویزیده ترجیبین بارا پتر وان سردانا تو تدا بجدار بوی که واتا اگر امنها تاقیم بکن گلو آست پیوندین هرما کردستان دیگل جهانا در و تایبتی ولاتین خودی باندور چاویه دو چه آز دایه بله دماوش باش و جژناوش پیروز دکن لراستی دا اگرمه به براوردی پیوندی نو دولتی کان و دیپلماسیکانی هرمی کردستان بکن لقناغی جیازی لسرتای شورشکانی کردستان هر دمک و هر قناغک جیاوازی بخوی وهبو بتایبتی ل 2003 بولا وک پناسی سیاسی دولتی عراق لسبنامای فدرالی چسپاوا و بپی دستور عراق هرمی کردستان هرمی که بوی هی پیوندی نو دولتی کانی خوی فراوانتر بکاتن خوشبختانه توانراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پەیوەندیانە لە ئاستی نێودەوڵەتی فراوانتر بکە و بتوانێت هاوسەنجیەکیشی هەبی لە سیاسەتی نەک تەنها عەراب بەڵکو ناوچەکە بە شێوەیەکی گشتی هەروەکو خۆشتان ئاماژەتان پێداهاتنی ئەو هەموو شاندە پایە بەرزانە لە بۆ هەرێمی کوردستان و شاندی هەرێمی کوردستانیش لە بۆ ئەو وڵاتانە گەواهیدەرە لەوەی کە پێگەی سیاسی و دیپلۆماسی هەرێمی کوردستان جێگەی تایبەتی خۆی هەیە لە هاوسەنجیەکە بەڕەغمی ئەوەی کە لە تەمەنی کابینەی نۆیەم لە 3 ساڵی ڕابردوو کە دەست بەکار بوو دووچاری کۆمەڵک قەیران بووینەوە یەکێک لەوانە پەتای کۆرۆنا بوو کە لە سەرتاسەری جیهان بەشێکی هەرە زۆری پەیوەندیەکان بە شێوەی ئۆنلاین و ڤێرچوەڵ ئەنجام دەدرا و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەشێک بوو لەو پرۆسەیە بەڵام بەڕەغمی ئەوەش توانرا کە هەندێک دیداری پایەبەرز چه شاندی بیانی سەردانی هەرێم بکەن و یاخود لە هەرێمەوە بەرەو وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی تری ئەوروپا و شوێنی تریش بچن دەتوانرێت بگوترێت کە هەنگاوی زۆنراوە و هەنگاوی باشنراوە و هەبوونی قونسڵگەری و نێرە دیپلۆماسیەکان لە هەرێمی کوردستان ئەوەش گەواهی دەرەوەیە کە هەولێر و هەرێمی کوردستان جێی بایەخی وڵاتانە و بە تایبەتی هەبوونی هەر 5 ئەندامی دائمی ئەنجومەنی ئاسایش یەکێکە لەو گەواهی دەرانە پرسیار لێرە ئایا دەتوانێت باشتر بکرێت بڵێ هەموو کارێک مەجای باشتربوونی هەیە و کابینەی نۆیەمیش بەو هەستەوە بەو مەسئولیەتەوە دەست بەکار بووە کە بتوانین کارەکان باشتر بکە ئەوەی کە پێشتر کرایە جێی دەستخۆشی ئەوەی کە ئێستا دەتوانین بیکەین و لە داهاتووش هەر یەکە کە ئەوی شەی کە لە فەرمانگە دەیکاتن دەستخۆشی لێ دەکەین کە بتوانین باشتری بکە ولی کاک سەفین هەڵبەت دەمژمێرێکی ئەم دەمژمێرە یا بەریامە یاد پشمە من 4 میوان هەبوون هەموو دکتۆر و کەساتی بوون کەسین ئەکادیمیسیان بوون باوەیەکی تێروتەسەر مەبەحسی پەیوەندین دیپلۆماسیەن حکوومەت هەرێما کوردستانê digel وڵاتên derve kir taybetî para dîplomasiyê ew herêmên ku ne dewletin û peywendiyên wan bawekî berfireh digel welatên biyanî hene gelo di çerçevê van hemî peywendiyan bejdariya ve di hemû van konferans û korbendên cihanî da û bêguman seredan jî li ser astê gupîtkî kesên yekêm yên ve welatan bawekî protokolî hûn hatine pêşwazî kirin تو پرسگیرێک بووە چێ نەبوونە بوونمونە ji ariyê Bexda ve ku baş ev peywendê pirêvene çin an her çawa bastengî bû bêne dîrûzkirin لە ڕاستیدا دەبینین لە ساڵانی دوایی کە کۆمەڵێک کێشە لە بۆ هەولێر دروست دەکرێتن وەرەکو دەبین ئێستا لە مەسەلەی قەزا و مەحاکیمەکان کە هەندێک یاسا هەندێک بڕیار دەردەچیتن بەرامبەر هەرێمی کوردستان هەوڵێک لە ئارادا کە پێگەی هەرێمی کوردستان لاواز بکرێت بەڵام لە هەمان کاتیش بەپێی دەستوری عێراق هەرێمەکان چونکە عێراق بەپێی سیستمی فێدرالی دەکرێت چەند هەرێمێک بیتن بەڵام ئەوڕۆ تەنها هەرێمی کوردستان هەیە و حکوومەتی فێدرالیش هەیە دەکرێت ئەو هەرێمانە پەیوەندی نێودەوڵەتی خۆیان دروستکەن بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو مادە یاسایی ئەو مادە دەستوریە یاسای پێدەر نەچوە بۆی کە بتوانین کارەکانمان زیاتر هەماهەنگی هەبی لە نێوان هەرێم و بەغدا واتە لە فەرمانگەی پێنجەکانی دەرەوە و وەزارەتی دەرەوەی فێدرالی لەگەر ئەوەشدا هەوڵماندایە کە
تا ڕادێکی باش هەماهەنگی لەگە وەزارەتی دەرەوە لەگە باڵۆزخانەکان هەبی هەرچەندە لە هەندێک وڵاتان باڵۆزخانەکان هەمانجێکی زۆر باشیان هەبوو هاوکاریی چاچیش دەکەن لەگە نوێنەرایەتیەکانمان بەڵام لە هەندێک شوێنش بەداخەوە لەسەر بە شێوەیەکی میزاجی کار دەکەن و جاروەیە دژایەتی نوێنەرایەتیەکانیشمان دەکەن بەڵام ئێمە بەردەوام دەبین لە کارەکانمان و ئەوە مافێکی دەستوریە و وەکو هەموو برگەکانی تر کە ئەو مافە بە هەرێمی کوردستان درایە دنیام لەوەی کە نە حکوومەت هەرێمی کوردستان نە پەرلەمان نە خەڵکی کوردستانیش دەستبەرداری ئەو مافانە نابن. ولی کاش سبینه کتوش اشارت پیدا پیم باشه جاری که دیگه بینر بزنن 38 نراتی لهرما کردستان نه کوشوانا 5 ولاتن هر تمی انجبات اولکاری نفدولتی کومافی ویتوی هه بر پرسه اداره کردن و جهانی نه کنسول خانه گشتی لهرما کردستان نه کوات سردان نه جب ولاتن در و دیگه سری وزیرین کردستان کو ال بالک ساعت که یکم هنتان پیشوازی کردن شبلی بجداری کردن همو وان قربان دو کنفرانسن با باندورین جهانی دا سبارتی بابت گرنگو هستکار کوات دچارچو و وان همو سردانان دا بیگمان هفدیدن نو ابونه برپسین وان ولاتان چد گوت و گلو این هرمک اند چارچوبه ولاته که داله هرمک تایبت من دیوان هه و سبارتی وانگواردن جیوپولیتیکن آسه و تون کل دوری دهنه چه گرانتیک دایه و ایدی آسویا پیوندیونت گلوان ولاتن و بردام به خۆی دەستورێک هەیە ئەو دەستورەش لە ساڵی 2004-2005 کە ڕەشنووسەکەی ئامادەکرا و 85 لە سەدی دەنجی خەڵکی عێراقی پێدرایە و لەژێر چاودێری UN و لەژێر چاودێری وڵاتانی کە هاوپەیمان بوون ئەو کاتە بۆیە نەک تەنها ئەو دەستورە دەبێ حەکەم بیتن بەڵکو ئەو وڵاتانەی کە هاوکاریش بوونە لە بۆ داڕێژین دەستورەکە ئەوان جەبی پاڵپشت بن لە بۆ جێبەجێکردنی دەستورەکە لەلایەکی تریش کۆمەلگای نێودەوڵەتی پێگەی هەرێمی کوردستان بە لە 2003 باش دەزانن لە 91 تا 2003 بەڕغمیەوەی کە ئابلۆقەی نێودەوڵەتی لەسەر عێراق هەبوو و ئەوەی بەغداش لەسەر هەرێمی کوردستان هەبوو بەڵام هەرێمی کوردستان توانی هەڵبژاردننی خۆی بکە و حکوومەتی خۆی دابمەزرێنی دیسان بەڕغمی ناکۆچەکانی ناوخۆ بەڵام توانرا کە نمونەیەکی جوان بیتن لە ڕووی پێشکەوتن و لە ڕووی پێکەوە ژیان و کۆمەڵێک دەستکەوتی تریشمان هەبووە بۆیە پاراستنی ئەو دەستکەوتانە و بە تایبەتیش لە کاتی 2014 و هێرشی درندانەی داعش لە بۆ هەرێمی کوردستان ئەو خەڵکانە کە ڕایان کرد چ بە شیعە و بە سونی چ بە یەزیدی و بە مەسیحیەکان ڕویان لە هەرێمی کوردستان کرد لە ماوەی 6 مانگ 30% نفوسی هەرێمی کوردستان زیادی کرد بە کولفەی ملیارێک و 400 میلیۆن دلار ساڵانە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بوو و ئەوە پەناگە و حەشارگە و جێگێکی ئەمین بوو لە بۆ ئەو هاوڵاتیانە هەر وەکو چۆن لە پێش 2003 شاخەکانی کوردستان و شارەکانی کوردستان پەناگەی هێزەکانی ئۆپۆزیسیۆن و کە ئەو ڕۆ حکومڕانی لە عێراق دەکەن بۆیە پاراستن لەو دەستکەوتە بەڕاستی ئەرکێکی نیشتیمانیە و لە ئاستی نێودەوڵەتیش ئەوە قبول کرایە بەر لە 2003 مامەڵە لەگە هەرێمی کوردستان دەکرا بەڵام وچین لە چارچێوەکی تر باە بۆیە ئێمە وا دەبینین کە ئەو وڵاتانە مامەڵە لەگە هەرێمی کوردستان دەکەن خۆشتان ئاماژەتان بێدا سەرۆکۆماری فەڕەنسای پێشوو بەڕێز هۆڵاند دووجار سەردانی هەرێمی کردیا سەرۆکۆماری فەڕەنسای حالی جارێک و پاپای ڤاتیکان بە هەمان شێوە و چەندی سەرۆک وەزیران و هەروها وەزیری دەرەوە وەزیری بەرگری و کۆنگرێس و خەڵکانی تر بە بەردەوامی سەردانی هەرێمیان کردەوە سەردانەکانی ترش بە پێچەوانە بووە بۆیە لە بارودۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو ئالۆزیانەی کە ئێستا هەیە و ئەو هەموو ئالنگاریانێک کە ئێستا هەیە پێگەی هەرێمی کوردستان و سیاسەتی خەڵکی حکوومەتی کوردستان جێی بایەخە بۆیە چ لە سەقامگیری ناوخۆی عێراق و بگرە سەقامگیری ناوچەکەش بینیمان هەرێمی کوردستان لە 2012 کاریگەری خۆی هەبوو لە دەست بە پێکردنی پرۆسەی ئاشتی لە تورکیا بۆیە بەڵێ کاکسەفین بە یارمەتیت یەکێک لەوان بابەت و پرسین گرنگ ئەرزی واقع هەیە كما بس منها اس سرنجاتجي سرور جرم تزاني لدفير بردام تبليهويه نافسان جاهزه هي لهفدان هي قوچانه هي گواردن جيوپوليتيك انا اگر هم بحث ایران ترکیه بکن هر دو کلات بگوان توزانی هست کارگیان برانبر روشا رما کردستانی چای و پیوندی نرما کردستانی گلوان چانه بتایبتی روشا دورین سنوری اگر هم لدهوگه بگیرین و لجیندن بگیرین و گلی جاران هنگافتنا انکوب آرمانش کردن هاوليري گلو حکومت رما کردستانی لسر آست پیوندین خودر و دیگلوان ولاتان چاول سرخطه يعني چاول سرخيله چه بيته كرن كاف روشه بيواوي نبيت
هەردوو لە وڵاتانەی کە باست کرد وڵاتی دراوسێنە و پەیوەندیەکی دیرۆچی و کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریمان لەگە وڵاتانە هەیە و لە کاتانی تنگانەش لەبیرتانە لە هەشتاکان کە خەڵکی مەڕوویان لە ئێران کرد ئێران دەرگای کراوە بوو لە بۆ ئاوارەکان و پەناهندەکانی ئێمە بە هەمان شێوە لە تورکیا و لەنەوە دوێکیش بە هەمان شێوە بەڵام لە هەمان کاتیش ئێمە باوەڕیمان بەوە هەیە کە پەیوەندی دوولانە دەبی لە سەبنەمای ڕێزگرتن لە بەرژەوەندیەکانی دوولانەی بی و حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کاتێک ڕێگە بەخۆی نادەوە ڕێگەش نادەکە خاچی هەرێمی کوردستان ببێتە حەشارگە لە بۆ هەر هێزێک بی کە مەترسی لەسەر ئەمن و استقراری وڵاتانی دراوسێ دروست بکاتن ئەوەی کە دەشکرێتن بەبێ ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستانە وەگەر مەبەستان زیاتر پەکەکە بیتن بەڵێ پەکەکە لەو ناوچە شاخاویانە بەداخەوە کێشەی زۆری دروست کردیەوە بۆ هۆکاری سەرەکی کە لەشکرکێشی تورکیا بێتە ناو هەرێمی کوردستان و ناوچەکانی سنووری بۆمباران بکرێتن و گوندەکان وێران ببیتن و یاخود خەڵکەکەی ئاوارە ببن بۆیە ئەوە بابەتەکە بەڕاستی پێویستی بە چارە سەرکردن هەیە بەڵام لە ڕووی پەیوەندی سیاسی لە ڕووی پەیوەندی دیبلۆماسی لە ڕووی پەیوەندی ئابووری و کۆمەڵایەتی پەیوەندیەکان لە ئاسێکی زۆر باشن بەڵێ کاک سەفین کۆتا پرسیاری منەوە دەبێت ئاڵوگۆڕی بازرگانی لەگە هەردوو وڵات لە ئاستێکی بەرزدایە بەڵێ میوانەکانی پێشترم بێگومان سەرنجی ئەوان لەسەرەوە هەبوو کە تا چەند گرنگە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ جیهانی دەرەوە بە سیستەماتیک کرێ هەر هەموو پەیوەندیەکان لە ڕێی دام و دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستانەوە بێ بوو نمونە لە ڕێی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بێ زۆر جاران پەیوەندیە لەسەر ئاستی حەزبی و شەخسیە حتا دەرئەنجامی کارەسات باریش لێ دەکەوێتەوە بۆ نمونەی ساڵانی ڕابردووەکە باس بکەین ئەنی چی بکرێتەوە چاوەڵێکتان هەیە کەم پەیوەندیانە هەر هەمووی ڕێک بخرێنەوە خۆی حکوومەت لایەنی سەرەکیە و حکوومەت مخاتبەی جهاتی ڕسمی وڵاتانی دەرەوە دەکات و بە هەمان شێوە ئەو وڵاتانش چوانێکە نێردەی دیبلۆماسیان لە هەرێم هەیە پەیوەندی ڕاستەخۆیان لەگە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە هەیە و بەڕێی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەش پەیوەندیان لەگە دام و دەستگاکانی تری حکوومەتیش هەیە و نوێنەرایەتەکانیشمان لە دەرەوە لەو چاردە نوێنەرایەتێکە ئومێدمان وایە ژمارەکانیان زیاتر بکەین لە داهاتوو بەڵام لە هەمان کاتیش پەیوەندی سیاسی نێوان پارتە سیاسیەکان لەگە پارتە سیاسەکانی دەرەوە کە ئەو شتێکی ئاساییە بۆ نماوەی ئیشتراکی نێودەوڵەتی یاخود پارتە سۆسیالیستەکان یا لیبرالەکان ئەوانەی کە بیانەوە لەگە هەرێمی کوردستان لەگە حزبە سیاسیەکان پەیوەندی دەستە خوشی دروستکەن ئەوە شتێکی ئاساییە بەڵام لە ڕووی تەنفیزیەوە لە ڕووی بڕیاردان لە ڕووی پێگەی حکوومەت و لە ڕووی دروستکردنی پەیوەندی فەرمی نێوان هەرێمی کوردستان و وڵاتان ئەوە ئەرچی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان و بە دەرەجەی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەیە ڕاستە موچنە کەم و کوڕی لەم ناو لەولا هەبیتن و دوو حزبی سەرەکی کە ئێستا لەناو حکوومەتن موچنە نوێنەراتیەکان لەسەر و ئەساسەدا بەشکرابن بەڵام ئێمە هەوڵ دەدەین بە تایبەتی کە ئێستا هەیکەلی نوێی فەرمانگە ڕەزامەندی لەسەردرایە لە ئەنجومەنی وەزیران بەو شێوەیە دایبڕێژین کە بە شێوەیەکی پرۆفێشناڵتر بتوانین کارەکانمان ئەنجام بدەین و هەوڵ بدەین کە ڕوەکی گەش و پێشکەوتوی دیبلۆماسی هەرێمی کوردستان بگەینین. بەڕێز سەفین دزەی بەرپرسێ فەرمانگە پەیوەندیین دەربەیە حکوومەت هەرێما کوردستانی لە هەولێرێ شەوێکی خۆش کاک سەفین.